Hey! Kom maar! Kom op! Goed! Goed! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, Jack! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Komma! Kom! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! بسم الله الرحمن الرحيم. اولا يعني اليوم مباراه جميله مع نادي اربيل وتوفقوا ويستاهلون كل يعني مبروك لهم نقول لهم، وان شاء الله نشوفهم باحسن المراتب. واحنا فريقنا اليوم ما توفق وكان علينا جهد وتعرف سفر وجهد على اللاعبين، وصار شد عضلي عند بعض اللاعبين ما توفقوا ويستاهلون نادي اربيل ان شاء الله، ونشوفهم بالمراتب الاعلى ونشوفهم باحسن الانديه ان شاء الله. سەرەتا بەخێراتتان دەکەم سوپاس بۆ خۆیارێکی باشمان کرد وتوانیمان هەش گۆل بکەین و بەیەکەم بەسەرکەوین ئینشەڵڵا لە جەولەی داهات و لە قۆناغی 16 ئامانزمان بەرزترەوە ئێمە ئامانزمان کاسەکەی ئینشەڵڵا کاسەکەش دێنینەوە هەولێر ئینشەڵڵا. الحەمدوللا سوپاس بۆ سەرپەرشتیاری دەستەی کارجێڕی و هاندرانی خۆشەویستیانە گشت دیاریزانەکان کە توانیمان بە پلێکەم سەرکەوین الحەمدوللا ئەوە هەموو شتێک فەزلی خۆیە. زۆر سوپاس بۆ خۆی گەورە بەس بە یەکەم بی یعنی لە دەورەکە یەکەم بی گرنگ پێڕاگەیانی سێچار یاریزانی باش بی لۆخەتی یەکەم ئەوە لە هەموو پاڵانتەکەنامی شتێکی گرنگترە لە نازناوەکەی بەڕای خۆم گرنگترە کە سێچار لاعب لە تازە پێگەشتوان بێتە شەبابی لە شەبابی بستە خەتێک ئەو لایمەوەیە ئینشەڵڵا لۆ قۆناغی 16 بە باشترین شێوە خۆمان ئامادە دەکەین. یعنی جارێ دیاری نییە لە چێن دەردەڕوە لە چما حافزش دەڕۆ بەس ئینشەڵڵا باشترین شێوە خۆمان ئامادە دەکەین و دڵیان دەرانیانەیە هەولێر خۆش دەکەین ئینشەڵڵا. سوپاس لێوەش کام یاریەکان ئامادە بوونە بەڕاستی دەستخۆشتانی دەکەم کە لە ئەم فیات عمریەکان جیاوازی ناکەن دەستان خۆشببی کە بەبێت جیاوازی کار دەکەن